ژن و پیاو تێکەڵ نەبوو کورا ژن و پیاو تێکەڵاو بوو بەرێ وەڵڵا کەس تەماشای کچی کەسی دەکرد نا بە خودای ئەو شتانە نەبوو کاکە دەزانین و کاکە ئێستا وەزعەکە گۆڕایە کەس تەماشای ژنی کەسی دەکرد بە خراپی کەس بە چاوپانی تەماشای کچی کەسی دەکرد نا کەس بە چاومۆنی تەماشای ژنی کەسی دەکرد نا ئەدی ئێستا لۆ زروپەوەی لێ هاتیە کاکە ڕەش و سپینە ما بووە ملەوان لێوەی لێ هاتیە زمانی ملەوەنیە تەلەڤیزیۆنی ملەوەنیان جەو ملەوەن بووە هەمووی گۆڕایە هەمووی بیتە ملەوەن ڕەش و سپینەما بووە ملەوەن کە بووە ملەوەن یعنی تێکەڵاو دەبی کەسم لەگە سۆری زەر لەگەرویە لەگەوی هەموو تێکەڵاو دەبی کەس نازانی دەبتە خەبسە کەس نازانی چ ڕەنگەک دەردەچی زمانی فەریدەت ڕەشی جیران خیانەتی لە جیرانی دەکرد نا کەس تەماشای کەسی دەکرد نا خەرچی قەڵاتێت تەیراوە تعجیل سعد و ناوە سعد و ناوە کەس خایم بوو ناوەڵا هیچ شتیوانە کەس مادی بوو برە تو باز ناو قسانە بینە بە درهەمەکی چ دەکرێت ئەمن یەک درەم بە درەمەشی 6 نەفەر کەبابمان دەینەوە مادەمان خوارد وە نەبوو کاکە بە جیرانانیشمان دەگوت داوەتیانمان دەکرد وە نەبوو برە ئەوجە جیرانەکان چاوپانیش نەبوون لۆ چاوپانی چ بۆ یان چاوپان نەبوون ینی بە خراپی تەماشای کچوژنی یەکدیان نەدەکرد وە بوو وەریە سەکەتەواوە ئێستا وەزع گۆڕایە ملەوەن بووە ملەوەم بووە ئەدی هەرێکە ڕەنگەکی لە خۆیان گرتەوە تەلوین دەکات ئەمە گەیشتە ئێرەم لۆ نە ئێرە چێن دەری نە ئێرە زمانی فەریدەت ڕەشی لە بیرما دێتە بیرێت زۆر باش نەبی وەختی دەچوونە سینەما حەمرا و سڵاحەدینی وە بوو ڕەش و سپی بوو کەس خایم بوو نا کەس تەماشای کچی کەسی دەکرد نا کەس تەماشای ژنی کەسی دەکرد نا کەس دەزی دەکرد نا تەیراوە ئەرێ وەڵڵا خەڵات وەیە سەیداوە سێتاقان چەند ئینسانی باش بوون وەڵڵاهی برام هەموو ئێستا لە کوڕەبان هەموو عالەمەکە یەک بوو وەڵڵا برام وەچی برایان دەژیان کوری حەدیوانە بێ ئەوائلی یەک بوو پێکەوە نانیان دەخۆ لە یەک سفرێ کەس خاین نەبوو نا. کەس مادی نەبوو نا هەموو محتەرەم بوون ئەرێ وەڵڵاهی محتەرەم بوو خۆ هەڵناگری کوڕەکەت چ کوڕەکەت چیتی لە بە کوڕەکەت گەیشتە ئێرەم چێن دەرێ ئێرە لۆ ناوەڵە گەیشتە ئێرەم کوڕەکەم لەوەیە کوڕەکە لە ناو کەپوم نییە ئەدی کوڕەکەت تەماشای کچەکەم دەکا بە خراپی لۆ چی کردیە چاو قوچانێ دەکا لەگە کچەکەم ئەیاوان وەڵڵاهی نییە چاوەڕێی ئەو ڕۆژەم دەکرد وەڵڵاهی وەبیلای وەتیلای قوربانیە هیچ خەمن نەبی کا خوشت خەمن نەبی کورە خەمن نەبی کووە دەکاتم بزانە تەمبێی ناکەم خوا عیب نییە جیران تەماشای کچی جیرانی خۆی بکە لە بۆ بابیشی تەمبێی دەکەم لە زیاتی نسحەتی بکە دیفاعی لێ بکە ئارێ وەڵڵا چاو قوچانێ لەگە دەکا مەساجی لۆ دەنێری بە مۆبایلی های هاوار هاش نازان نەدەزە و کوڕم چێوە بچم وەڵڵاهی کا خوشیت ئەوەندە نەسیحەتی دەکەم کورا ئێستا کوڕە گەورەکەم بزانە تەن ئەوەیە محتەرەمە دەچی لەگەلم دێ کاسبی دەکا ئەو سعات بێتەن لە خەوێ هەستایە سعات 11 لە خەوێ هەڵدەستی کاکە سعات 12 لە خەوێ هەڵدەستیتن نە کاسبیەکی دەکا نە ئیشەشێک دەڵێ بە هەموو پارە هەیە کاسبیش داکە ئەتو کوڕەکانی دوو چیری بۆ سەراتیە چاوم زایف بووە لۆ چی بە سەراتیە کوڕەکەت ئی باشە کوڕەکەم چی کرد ئەوە زانیمان کاکە دەمبێی دەکەم چی دینیە لەگەڵ کچەکەت شموڕی نەکاتن شەوێ سەعاتیەک دوونێ شەوێ شتەکی پێ بوو لێزەر بوو سەعاتێک لە چاوی منیداهەیە وازای هەموو کچەکەمە چاومی کۆرە کردیە تام نایە بچمە ئیران خۆ چاویشت سۆر بوویت دەچمە ئیران لۆ چ دەچی لێزەر لێدەم هەتا چاوم بە قۆت بی ئەدی لێزەر نهات تێرە بەدی هاتیگە پێت دەکرێت دە 15 خەشمان بەخەر بدەیە ئارێ وەڵا زیرانەکی باش نییە تو بەری وەڵڵا محتەرەمنی با دیفاع لە زیرانی خۆت ناکەی با ئێدە 15 خەم بدێ بچم عەلەقەن لێزەرە چ لە چاونم کوڕەکەت چاومی کۆرە کردیە مەسەلە گەیشتە پارەی ئەدی باش ئەدێت تو کوڕەکانی خۆت لە کوڕەکانی خۆت نارێ لە کوڕەکانی خۆمان پێیان دەڵێم قومە ئاوکم لە بینن عیب نەبی زای زەرێن دەڵێم بابە قوزەڵ قورتی بخۆ بەس بە کەس مەدێ
بەڕاستیتە بەس بە کەس مەلێ بەنی خۆمان بە کەس نارێ قوزەر قۆر بریا کچمە بایا من هێشتا کچ باش بڕوا دەکەین کچەکان باشترن وڵە باشترن پێدرم ئاو لە باشە بابە بە کوڕی دەڵێ ئاوم لە بینە قەشبەرت بێ دەکا شت پێ دەکات ئارە بەخوای ئێدە بزانە ئەخر ئەمن دەرێ منداڵ هەمووی ئەو هایە ئەتوو بە جۆم ناکەی بەس کاکە هیچ خەمن نەبی کا خورشید بە خوددا ئەو کوڕم نیە دەم بێ دەکەم و ئەتوۆ مەسەرەی پارەکەی شتەکە دەدەمێ لۆ خۆت بڕۆ عیلازەچی بکە قەیدی ناکە بەس بە کوڕەکەت عیبەتە شاکچان نەکە باشە بەس عیبەوەنی ئەمدارین وڵات زمانی قۆبچێ کاچتووە هەبوو نەبوو زمانی قۆبچەشتووە هەبوو نەبوو چەند عالەم احترامیەکدی دەگرت وڵای احترامی یەکدی دەگرت ئارە بەخوایوە نیە وایە بەس یە قسەش پێ ئاز نابی ها بێ ئاز نابی نا ئەوێ ڕۆژە کوڕەکەم دەزان چی بەم دەگوت قەشمەری بەم دەکرد چی دەگوت کوڕەکەی خۆم ناوەنجەکە چی دەگوت گوتی با بە لۆ چاوکە لە چاوکت گەورەترە ئەوە مۆدیلەتی تازەیە احترام لەمایە احترام هەر احترام لەمایە یەکات چاوت هەردوو یەکە خوانیە یەک قیاستەوە داینایە پێم ڕادەبێرن حەق دەری حالا کولێن دەڕۆمە من چێ دەڕۆ وڵا دەڕۆمە مالێ کوڕەکە تەمبێکە تەمبی عیبە تەماشا جیرانە مەکەنەوە دەماڵدان کورە باب لەلاو یەک باش بین ماڵ خراپ خێر بێ بەخێر بێ سەر چاوم